بناوی خواهی گەورە مێرەبان بەڕێزان ئێمە ئەوڕۆ وەکوشاندی حکوومەتی هەرێمی کوردستان هاتین بۆ ئەوەی داکۆکی لە مافە دەستووریەکان و شایستەدارەکانی خەڵکی کوردستان بکەین و لەگەڵ حکوومەتی فدرالی بکەین بە هەندێک چارەسەر بۆ ئەم گرفتانەیە کە ئێستا هەن. ماندوونەناسی و نیازپاکی بە پێنووسی زکری موسا. چارەسەربوونی کێشەی موچەخۆرانی هەرێم هەنگاوێکی گرنگی هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فیدراڵ بوو بۆ ڕەوانەوەی نیگەرانیەکانی خەڵکی کوردستان و گەڕاندنەوەی ماف بۆ خاوەن ماف. لە ڕاستیدا چارەسەربوونی ئەو گرفتە دەستکەوتێکە بۆ کۆی پرۆسەی سیاسی عێراق و هەرێمی کوردستان و ڕێگەیەکە بۆ دروستبوونەوەی متمانە و کاری پێکەوەیی لە نێوان هەردوو لاو ڕەگداگوتانی سەقامگیری لە سەرتاسەری عێراقدا. ڕێکەوتنەکەی نێوان بەڕێزان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکی حکوومەتی عێراقی فیدراڵ لەسەر چارەسەرکردنی موچەی فەرمانبەران و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان هەمان ئەو ڕێکەوتنەیە کە چەند ساڵ پێش لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فیدراڵ مۆر کرابوو. بەڵام بەهۆی نانەوەی ئاستەنگ و کۆسپ لەلایەن خەڵکی شۆڤێنی و داخ لە دڵ تووشی کۆسپ بوویەوە و جێبەجێ نەکرا. نایارانی گەلی کوردستان ویستیان قوت و ژیانی خەڵکی کوردستان وەکو چەکێک بۆ بێڕێزیکردن و نائومێدکردنی خەڵک و لاوازکردنی هەرێمی کوردستان بەکاربێنن. بەڵام ئەو کردەوە نابەجێیە جگەلەوەی پێشێلکردنی پرەنسیپ و مافەکانی هاوڵاتی بوو لە هەمان کاتدا مانای عێراقیشی وەکو دەوڵەت خستە ژێر پرسیاری گەورە. چۆن دەکرێت پاڵنەری شۆڤێنیانە و بابیانووی ناڕەوا و ڕقەوە قوتی ئەو هاوڵاتیانەی کە لە چوارچەوەی دەوڵەتدا دەژین بکرێتە ئامانج و بۆ مەرامی سیاسی بەکار بێنرێت. چارەسەرکردنی پرسی موچە و قوتی خەڵکی کوردستان لە کاتی ئێستادا دەکرێت وەکو دەستکەوتێک بۆ هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی فیدراڵ سیر بکرێت. ئەمە پیشان دەدات کە ڕێگەی گفتوگۆ پش و درێژی و گوێنەدان بە دەنگ و ئاوازی تێکدەر و حەقت و کارکردنی نیازپاکانە بۆ سەقامگیری وڵات و مافی خەڵک باشترین ڕێگەیە بۆ چارەسەرکردنی گشتکێشەکان. دەکرێت بە پەرۆشی و پێداگری و ماندوونەناسی بەسەر کۆسپەکان و سئولی تەفاهوماتی نێوان هەردوو لا زاڵ بین و دەرەنجامی دڵخۆشکەر بۆ خەڵک و سەقامگیری و پێکەوە ژیان دەستەبەر بکرێت. لە هەمان کاتیشدا شکست بۆ خراپەکاران و ناحەزان بەدی بێنرێت. بەم ڕێکەوتنە و با چارەسەربوونی کێشەی موچەخۆرانی هەرێم پەیوەندەکانی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی فیدراڵ دەکەونا قۆناکێکی گرنگی کاری پێکەوەی و چارەسەربوونی کێشەکان و بەرپەرجدانەوەی قەیرانەکان. ئەمە دەرەنجامی هەوڵ و دڵسۆزی هەردوو بەڕێزان مەسرور بارزانی و محەممەد شیع سوودانی و ئەو لایەن و کەسایەتیانەیە هەم لە ناوخۆی کوردستان و هەمیش لە بەغدا بوون کە هەستیان بە بەرپرسیارەتی کرد و یارمەتی دەربوون بۆ ئەوەی هەردوو لا بەسەر ئاستەنگ و نائومێدەکاندا سەر بکەون و لە پێناو خەڵک و لە پێناو هاوڵاتیان و بۆ جێبەجێکردنی مەفهومی ڕاستەقینەی دەوڵەتداری ئەو ڕێکەوتنیان گەیاندا ئەنجام و وڵاتیان لا قەیرانێکی گەورە ڕزگار کرد.